ئەوە لێرە گوندەی کە شوێنێک سەعب ئاوە برنجی باشمان کردووە، برنجێکی جوانە، برنجێکی بۆنداریشە. ئەو ئاوەش لە سەرەوە دێتە دووری 700 مەتری بە سۆندەی ناومانە. ئاوێکی زۆر خاوێن، گونجاو نییە، کەمتر دەبێت ئاو بدرێت. بە تایبەتی گێلاس ئاوی زۆر کەم دەبێت، تەبیعاتی داری بەڵاڵ و کۆوانە هەیە، داری پشتاوی هەیە. وەڵا ئێمە وەکو ئەهلی کەسابات دیارە کە خەڵکی ناوچەی پشدەری و ناوچەی مەنگوڵایەتی ئەرکانە سنووری پشدەر و وەکو ناوچەش ناوچەیەکە بە ناوچەی مەنگوڵایەتی پێناسە دەکرێت. ناوچەکی خۆشە، ناوچێکی سەعب ئاوە، ئەرزی باشی هەن بۆ زەراحەت. بەڵام وەکو دەڵێی بەداخەوە مشورخۆری نییە، خەڵکی دڵسۆزی نییە. چەندین جار هاتوون ڕێیەکان چاک کردووە، تەقریباً گۆڕانکاری کوێ بەسەر نەهاتووە. ئەوەی کە باش بێ دەستخۆشی لێ حکومەت بکەین، ئەمە بە نسبەتی ئێرەکانە پیا واقعی بلێ، پیا هەموو شتێک بە خراپ حساب نەکا. کارەباکەیە، کارەباکی باشمان هەیە و 3-4 ساعاتێک نەبێ ناکوژێتەوە. ئەمە بۆ کارەباکە دەستخۆشیان لێ دەکەین و ئەوانەی هیناشیان ئەو جەماعاتە ئەو کۆمپانیایکی باش بوو. ئەمە لێرە بەس خۆم ئەوزی ماسیم کرد، شتێکی سەرکەوتوویە. ماسەکەی نەخۆش نابێ، ئاوەکەی باشە، ماسەکەی زۆر خۆشە، بەڵام دەبێت زیاتر پەرەی پێ بدرێ. ماسەکەی مە زۆر گەورە نییە، حەوزەکەی مە زۆر گەورە نییە، ناماسەکانی زۆر جوان گەشەی دەکەن، نەخۆشییان نییە، ئاوەکەی خاوێنە، تەندروستە. دەتوانم بڵێم لە منتیقەکەی لە ڕقم 1 و ڕقم 2 حسابی لەسەر دەکرێت. وەگە پرۆژەی گەورەی کرد وەکو ماسی ئێرانیەکە و ماسی قزلا لای پێدەڵێن وەکو چەند جۆرە ماسی شوێنی هەموو شتێکی هەیە. دەتوانانی وێنجەی بۆ بکەی، مەجال لە مشتێدایە، ماسی گیای بۆ بکەی، ماسی ئەو حکوومەتەکەی بۆ بکەی، ماسی ئێرانیەکە بکەی، جۆرەها ماسی هەیە، توانانی هەموو پرۆژەکانی بۆ بکەی. بەڵام ئەوە بە ئیمکانیەت دەکرێت، بەتەنێ بە شخصێک ناکرێت. دەبێت هەمومان هەروخوا دەفەرمێ ئەمرهم شورا بینهم، لەبینی خۆتاندا شوڕاتان هەبێ، هەموو شتێک بە شوڕا و بە هاوکاری و پشتگیری و وەکو حکومەت بابە دەبێ حکومەتیش هاوکار بێ، میلەتیش دەتوانیشی خۆی بکات. هەر وەک دەبینی ئێستا دەرەوە لە بەریتانی نەخۆشی هەیە، لە وڵاتان نەخۆشی هەیە، بەڵام خەڵک قەرەبوو دەکرێتەوە، خەڵک زەرمەند نابێ. بەڵام لێرە وانە منەوە تا برنجم کردووە، هەموو شتێک لە حسابی خۆم بەکرێکارم کردو، بەڕستی خۆم کردووە. ئەم پێم وایە لێرەکان هەر ساڵێک 2 ساڵ ئەگەر کابرا کاس پێ بکات فەقیر دەبێت، دوای بۆ خۆی وەزعی باش دەبێت. دەتوانێت لێرە قەل بەخێو بکەی، قاز بەخێو بکەی، دابەستەی بکەی، مانگای خۆت دەبێت، ماڵداری هەر شتێک بتوان بیکەی. دارستانی باشی هەیە، نەوتیش نەبێ کێشت نیە لێرە. باقەت هەروەکو باسم کرد، ئەگەر ئێرەکانە خزمەتی کرا بۆ کارەباکان ڕێگایکی قیریشی بۆ بکرێ و قەرز لەگەڵ خەڵک بکرێ، هاوکاری خەڵک بکرێ، ئەو منتیقە دەوڵەمەندە بۆ خۆی. یعنی ئینسان قەت لێرەکان تۆزە خۆ جوڵەی هەبێ، تووشی ڕوخان نابێ. لە ڕووی تەندروستیشەوە زۆر باشە. ئینسان لێرە تەمەنی زیاتر پێش دەکەوی. بەڵێ ئەو برنجە ناوێکی لێدن تازە پێ چەند ساڵێکە پێداوە، پێی دەڵێن نەسر، برنجێکی بۆندارە. زۆر جار کە بادیە شەماڵ ئەوە بۆنێکی زۆر خۆش بۆنێکی خۆشی هەیە و برنجەکە ئەوەی هەیە باش دەبڕیت، یعنی بەرهەمی باشە. بۆی هەیە 100 ببڕی، 1 تەنەکە 100 تەنەکە برنج ببڕی، 150 ببڕی، ئەیتر ئەگەر شوێنەکەی باش بێ. ئەنجا ئەمن لەو عەرزەی یەکەم ساڵ لێرەم کردووە، سەرچۆمی شێومان هەیە، بەڵام ئێرە لە ڕووی بژار و گیا و گۆڵ خاوێنتر بوو. دووکانی ڕیسی من لە 700 مەتر سۆندەم بۆ ڕاکێشاوە، لێرەش لە دووری 200 مەتر دووکانی ڕیسی هەیە و تاکانێکە سۆندەکان لێرە سا تەماشان دەکەین ئینشاڵڵا تەسویران دەکەین. ئاوێکی زۆر سارد، زۆر سازگار، هەر لەبەر مەوزوعی ماسەکەش کە باستان کرد پێم خۆشە ماسی ئاوەکەش پێشانی بینەران بدرێت و هاوڵاتیان ببینن. دیارە بە دەبێت خۆشەویستمان بە وڵات زۆر هەبێ، زۆر یعنی وڵات، بەڵام دەبێت حکومەت دڵسۆزمان هەبێت، نەک حکومەت زرباب بێ. وە لەسەر ئەوەی شعرێکت بۆ دەخوێنمەوە، دەڵێ حەیفە ئەم وڵاتە ئەم شوێنە جێگای شینە، لە مێژە لە ناو ئەو ماڵەدا، لە ناو ئەو نیشتیمانەدا شینە، داخەکەم دەردەکە دڵڕقی و تەماح و نەزانینە، دەنا ئێرە شوێنی شادیە، شوێنی گوڵچنینە، داخەکەم ئەو خەڵکەیمە ئەو گەلەیمە هەر خەریکی عیزبایەتی و شتی تایبەتینە، دەنا ئێرە لوبنانە، پاریزە، کوێستانی کوردانە، قەندی لە بەهەشتی سەروی زەمینە. تێدەگا ئەوەی لێم تێدەگا ئەی خەڵکینە، ئەی خزمینە، ئەو شینەش کە لێرە سەردەمێکە شینە، هەموو خەتای شینەی شینە زۆرن لێرن، بەڵام خزمەتکاری خەڵکی دوور لە ئێرن. حیفە پیا خزمەتکاری خەڵک بێ، خزمەتکار وڵاتی خۆی نەبێ، هەرچەند سامان تەبێ و ئەو دەبێ کەسێکی دۆڕاو دەبێ ئەگەر لە خاکی خۆتدا بناغت قایم نەبێ. دووری 80 بۆ 100 مەتری بەرینی 80 دەبێ، 100 مەتریش درێژە. ئێستا تقریبا ئاوەکەمان لەسەکەم کردوتەوە،
ئاوی چۆمی جوان بێخینە سەرێ بەڵام ئاوی چۆمی ئاکە مەقصود ناو برنجەکەی سەر برنجەکەی بۆیە تۆزە قوڕاوە لەو ڕۆژاندا ئاوی چۆمی دەکەینە سەرێ بۆی ڕوون بێتەوە ماسیەکانی تێک نەچن ئەو قامیشە سفەتێکی باشیە بۆ ماسیەکان ماسیەکان زۆر لەوێدا خۆیان گونجاندووە وە بەشێکش لە قامیشەکەی دەخۆن و خۆی پێخیان دەکەنەوە قەت توش نەخۆشی نابن لەگەڵ ئەو وەکو شواردنەی دەتوانە ئەو قامیشە تەسویەی ماسیەکان دەکە خاوەنیان دەکاتەوە چووکی هەمیشە لەناو ئەوێدا هیچ شتێکی زیاد بە ماسیەکان نانووسێ هیچ نەخۆشیێک دروست نابێت بەهۆی ئەو قامیشانەوە هەمیشە خۆیان دەشۆن و بەشێک لە گیا قامیشەکەی دەخۆن بۆیە تامی ماسیەکان زیاتر بە قامیشەکان دەزانکەوە ماسیەکی جابیە گونجاوە ئەو بەشەشی تۆزە جنگەلی هات بەشەکەی سەرەوەی ئەوی دەبێت چاک بکەینەوە و مەجای زۆر تا ئیشەڵا گەورە دەکەین بۆ هەموو لاکی نیازمان وایە تر گەورەی بکەین پرۆژەکە ئەوانە مێنیتەوە بەڵام وردە لەبەرەوەی تر هەشتەکە بۆ خۆمان دەکەین بە شەخسی تا ئێستا وەکو ڕەسمیش هاوکاریمان نەکراوە زانین زولفەکە چۆن دەبێت ئیشەڵا گەر بۆ جابی بێ و ئەمنیەت هەبێ دەتوانیش باش بکەین لێرەکان بە هاوکاری هەموو لایەکی ئیشەڵا وەک شێخی سەعدی فەرمی عمل بۆ بەدەن دەفحی بەڵایە بەدەنی کاسب وەکو پۆڵایە